ئێمە وەکو کۆمیتێ خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستانە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەیەم بنە ماڵە بە ڕێزاکەین و کەس و کاری شەهیدداریان و سەرجەم شەهیدانی کوردستان ئەو ڕۆحەیە ئەمڕۆ کە لە هەڵەبجایە ڕۆڵەیەکمان لە دایک ئەبێت و لە باکووری کوردستانە بە دەستی دەوڵەتی فاشیستی تورک بە تەیارەکانی دەوڵەتی فاشیستی تورک شەهید دەبێ. ئێمە گەر شەهیدەکانمان نەبێ دوژمنانی ئێمە چی لەگەلی ئێمە ئەکا؟ ئێمە هەمومانە بێ و پرسیارە لە خۆمان بکەین بڵین ئایا چیمان لێکەن؟ ڕۆژێ داعشمان بۆ دروستەکەن، ڕۆژێ هەر ڕۆژەی بە ناوێکەوە گەلی کورد قەتڵ و عامەکەن، بەڵام ڕۆڵەکانی ئێمە هەتاکو دانیارەکان و ڕۆستەمەکان ما بێ، هەتاکو بێریتانەکان ما بێ، ئێمە ئەم گەلەی ئێمە وەکو دەریا هەر لە زیادبووندایە ئێمە یەک هەنگاو ناچینە دواوە هەر بەرەو پێشەوە ئەڕۆین، چونکە ئێمە شەهیدمان ناوە، هەر بەردێکی ئەم وڵاتەی ئێمە خوێنێکمان ناوە. مەخێراتتانەکەم یاخوا بەخێر بێن سەر چاوم هەمووتان ڕەفیق و برا و خۆشکی بدانیارن گشتان بەخێر بێن یاخوا سەر چاو. ئەمڕۆ دووەم ڕۆژی پرسەکەیەتی تاوان لە 16ی 6 2019 ئەم ئامۆزای ئەمە شەهید بووە بەڵام نەمازانیوە و ئەمە دوو ڕۆژە زانیمانە کە شەهید بە هەواڵمان هەیە بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆناوە نەماتوانین لە مزگەوت پرسەی بەدانین. ئێمە زۆر سەربەرزی بە حەقەت زۆر شانازی پێوە ئەەکەین چونکە چەنەها کوڕ ئەبینین کوڕی گەنجی خوێنگەرمی ئەم وڵاتە ئەڕوات لە دەریای ئیجا خنکێت و هیچ بەرهەمێکی نییە، بەڵام هیوادارین ئینشاءالله خوێنی کوڕەکە ئێمە ببێ بە مایەی ئازادبوونی تەواوی کوردستان سەربەرزین پێی.